با دروشمی نیشتیمان پەروەری ڕاستەقینە هونەرمەندێکی بوێرەوە بە بەشداری 12 پیشانەوەی لە ڕۆژئاوا و پارچەکانی تری کوردستان و ناوخۆی سووریا چالاکیەکانی حوتەمین خولی فێستیڤاڵی یەک تا هێرکۆڵ بۆشانۆ لە ناوەندی محەممەد شێخۆ بۆ ڕۆشنبیری هونەر لە شاری قامیشلۆ دەستی پێکرد. لەو نێوەندەشدا دووتی پیشانەوەی لە باشووری کوردستانەوە بەشداریان کردو و خۆشحاڵی خۆیان بە بەشداریکردن لەو فێستیڤاڵە دەربڕیوە. شانۆی مۆسیقای سوور لە نووسین و دەرێنانی هونەرمەند گەزیزە عومەر و نواندنی سەوسەن عومەر و میوزیکی نەوژین محەممەد یەکێک بوو لە کارە بەشداربووەکان لەم فێستیڤاڵەدا. حوتەمین خولی فێستیڤاڵی یەک تا هێرکۆڵ بۆشانۆ تا 11 نیسان بەردەوام دەبێت و چالاکیەکانی فێستیڤاڵ جگە لە نمایشە شانۆییەکان چەندین کۆڕ و کۆبوونەوەش سەبارەت بە هونەری شانۆ لەخۆگرێت. دبن دروشمەیە وڵاتپارێزێ ڕاست هونەرمەندێکی وێرەکە و بتەڤلیبوونا 12 کۆمین شانۆیê ji Rojava û Sûriyayê û ji pelçeyên din ji Kurdistanê çalakiyên Festîvala Şehîdî Yekta ya şanoyê li bajarê Qamişlo hate ildarxistin. Komên gomer amedekar bûne divê festîvalê de pênc komên ji muqateeyên ji vê de ne ji Qamişloê ewana monodraman bi şêweyekî monodrama tên pêşkêşkirin û wek dibêje di hundirê نرخاندنê de ne ew nerxandin û xelatên belakirin ser wan e û komên jê jî ji derveyê Rojavayê Kurdistanê ne li başûr û Rojhilat du kom ji başûrin ji Silêmaniyê û ji Kerkûkê û komek jî ji Rojhilatê Kurdistanê ye. Di çalakiyên Festîvala Şehîd Yekta ya şano di komên şano ji başûrê Kurdistanê tevlî festîvalê bibûn. Wan bi giringî ev festîval di nerxandin û kêfxweşiya xwe diyar dikirin. بە شانۆی من و تۆ نۆمانگ بەشدارین. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لە فستیڤاڵی یەکتا بەشدارم لە ڕۆژاوای کوردستان کە هاتمە ڕۆژاوای کوردستان ڕوئایەکی جیاوازم هەبوو بوو ئەم پارچە جوانی کوردستان کە زۆر بە جوانی سیستەمێکی زۆر جوانیان دروست کردۆش سیستەمێکی دیموکراسی جوان لەم پارچەی کوردستانە. بەڕاستی ئێستاکانە زۆر گەشتبێنم کە بۆ ئەم حکومڕانەی کە ئەلێرە ئەکرێ و زۆر خۆشحاڵین کە ئێمە بە چاوی خۆمان ڕۆژاوا بینین، ئازادی ڕۆژاوا بینین، کار و خەباتی جگە لە کار و خەباتی سیاسی ئێمە لێرە تێکەڵاوی کار و خەباتی هونەری ڕۆژاوا بووین کە بۆ ئێمە زۆر بابەتێکی گرنگە کە بێگومان هونەر و ئەدەب و هونەر و کاری هونەری لە ئاشتیە زۆر زیاتر گەشە ئاکاوەکو لە شەڕ و ئێمە هیوادارین بەردەوام بن لە گەشەسەندن و هیوای سەرکەوتن بۆ فستیڤاڵەکەی ئەم ساڵ و ساڵانی داهاتووشە خوازیین. Jiwan şanoyên yên li ser dika festîvalê hate nemayişkirdin, şanoya muzîka sor ku ji nivîs û derhêneya Gezîza Umer û lîstikvanên wê Sewsen Umer û Nûşîn Mihemed bû. مۆنۆدرامای مۆسیقای سوور نوێترین کارمەکە وەک ئەکتەر بەشداریم تیادا کردبێ لە دەرهێنانی خات و گەزیزە عومەرە و هەروەها خات و نۆژین محەممەد بە موزیک بەشداری تیادا کردبێ. منەڵێم لە هەر شوێنێ ڕۆحی هونەری هەبێت ئەو شوێنە سەرکەوتوو دەبێت. ئێمە زۆر خۆشحاڵی خۆمان دەرەبڕین کە ئەمڕۆ لە ڕۆژئاوا و لە شاری قامیشلۆ ئەم نمایشەمان پێشکەش بەو ئەزیز و خۆشەویست و هونەرمەند و هونەر دۆستانە کرد کە بەڕاستی جێگەی ڕێز و جێگەی خۆشحاڵی ئێمەیە. ئەم شانۆیە ئێمە لە سلێمانیەوە هاتووین بۆ یەکەم جار لە فستیڤاڵی شەهید یەکتایە کە بەشدارە بین کە پێم وابێ ئەمە ساڵی حوتەمێتی کە ئەم فستیڤاڵا کرێ بۆ شانۆ. مای خۆشحاڵیم بوو کە لێرەش توانیم ئەوی کە فێر بووم لە مۆسیقا و لە هونەر بگەێنمە ئەو هاوڕێ خۆشەویستانم. Festîvala Şehîd Yekta ta roja 11 vê mehê wê berdewam bike. Ji bilî nemayişkirina şanoyan wê hin semînarên taybet bi şanoyê jî bêne ildarxistin. Dara berekat, Kurdsati News, Qamişlo.